دیسان پرۆژە سبەی ئاوەدانی خزمەت وای لێ هاتووە کە ئەم وشانە دەبیستیت سەرۆک وەزیران مەسرور بارزانی دێتە پێش چاوت. دیسان پرۆژە و چارەسەرکردنی گرفتی خەڵک، پرۆژە لە دوای پرۆژە بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان. اینجا چۆن و چه پرۆژەیەک؟ پێتان بڵێم کاروانی ئاوەدانی گەیشتە کوێ؟ دەچینە 53 گوندی قەزاکانی ئاکرێ و مێرگەسۆر و خەلیفان. ئەمڕۆ سەرۆکوەزیران مەسرور بارزانی پرۆژەیەکی استراتیژی ئاوی کردەوە. پرۆژەی ئاوی باڵندا بارزان کێشەی کەمئاوی زیاتر لە 35,000 کەسی دانیشتووی ئەو گوندانەی چارەسەر کرد. بڕی 138 ملیار و 500 ملیۆن دینار تێچووی ئەم پرۆژە گەورەیەیە لەسەر ڕووباری گوندی باڵندا لە قەزای مێرگەسۆر دابین دەکرێت کە وێزگەی پاڵاوتنیشی لە هەمان گوند جێگیر کراوە کە توانای پاڵاوتنی 1200 مەتر سێجا ئاوی لە کاتژمێرێکدا هەیە لەگەڵ ڕاکێشانی تۆڕێکی فراوانی گواستنەوەی ئاو با درێژایی 540 کیلۆمەتر. ئەمە جگە لە دروستکردنی چەندین کۆگای گەورە و بچووکی ئاو بۆ کۆکردنەوە و دابشکردنی ئاو. ئەم پرۆژەیە دەبێتە هۆی بوژانەوەی گوندەکان و گەشە پێدانی کەرتەکانی کشتوکاڵ و ئاژەڵداری و بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. وەک چۆن ئەمە یەکەم پرۆژەی استراتیژی ئاو نییە، ئاواش کۆتا پرۆژە نییە، چکە ئەمە مشتێکە لە خەروارێک لە چوارچەوەی هەوڵەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ کۆتایی هێنان بە قەیرانی کەمئاوی لە هەموو هەرێمی کوردستان بێجیاوازی ناوچەکان. دوایەمەش ئێستا کارکردن لە پرۆژەکانی ئاوی چەمچەماڵ و ئاکرێ بەردەوام. لەم نزیکانەش لە پرۆژەکانی ئاو سۆران خەبات کەلار هەموو ئەو پرۆژانش دەچنە بواری جێبەجێکردنەوە. هەر باسی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێریش ناکەم. تاسی ساڵ کێشەی کەمئاوی هەولێری چارەسەر کرد. باشتێکی دیکەش بڵێم، دەزانی ڕۆژانە لە هەرێمی کوردستان 2,564,000 مەتر سێجا ئاوی پاک بەرهەم دەیەنرێت. بەسەر 1,181,000 هاوبەشدا دابەش دەکرێت. خەرجی بەرەمێنان و گواستنەوەی ئاوی پاکیش ساڵانە نزیکەی 500 ملیار دینار لەسەر حکوومەت هەرێمی کوردستان دەکەوێت. بەڵام لە بەرامبەردا داهاتی ساڵانەی کۆکراوی ئاو تەنیا 6 ملیار دینارە. ئەمە ژواتای ئەوەیە کە حکوومەت ساڵانە بڕی 440 ملیار دینار پاڵپشتی دارایی پێشکەش بە هاوڵاتیان دەکات بۆ دابینکردنی ئاوی پاشی خواردنەوە. هەر ئاوەدان بێ کوردستان.